خۆپیشاندان لە عێراق بەردەوامە. دۆخی وڵات ئاڵۆزە و کوردیش وەکو پێکاتەیەکی سەرەکی لە ناوچە کێشە لەسەرەکان پەراوێز خراوە. بەڵام تا ئێستا نەیتوانیوە سوود لە دۆخی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەیە و ناوچانە وەربگرێت. بەڵام بۆ کورد لە ڕاستیە پابەندبوو بۆ مەسەلە مەبدەیەکانی وەکو دەستور وەکو چەتری پرۆسی سیاسی عێراق و هەروەها لە ناویشە تەبعاً کێشەی ناوچە داڕاوەکانی پابەندبوو بە دەستور لە زمینە مادەی 140 ئەتوانە زۆر کێشەی یعنی کورد کە پرسیاری لێکرێت دەوری چیە گێڕێ بەو تەریقەیە معالەجە بکەن. ناوچە کێشە لەسەرەکان کە حکوومەتی عێراق لە ڕۆژی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بەهێز کۆنتڕۆڵی کردنەوە و لە کوردی سندنەوە لەو کاتەوە تا ئێستا کورد و بەغدا لەسەر چۆنێتی حکومڕانیکردنی ئەو ناوچانە نەگەیشتوونەتە هیچ ئەنجامێک. کورد هەمیشە داوای حکومڕانی هاوبەش بۆ ئەو ناوچانە دەکات و بەغداش هیچ هەنگاوێکی لەو ڕووەوە نەناوە. ناوچانە بە غەدر گیرە و بەکارێکی لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی دەستوری عێراقیش گیرە و جۆرێک بوو لە داگیرکاری و خەڵکێکی زۆریش قوربانیدا. بۆیە ئەو وەزعی ئەو ناوچانە جارێک تر بکڕێتەوە بۆ پێش داگیرکاریەکە و جارێکی تریش لەسەر بنەما دەستوریەکان جێبەجێ بکرێت. لە نێو دەستوری عێراقدا مادەی 140 هەیە کە تایبەتە بە چۆنێتی یەکلایکردنەوەی ناوچە کێشە لەسەرەکان. هەمیشە کورد داوای جێبەجێکردنی دەکات و بەغدا خۆی نادات لە قەرەی ئەو مادە دەستوریە. کوردستان بەشێکە لە عێراق لەبەرەوەی هەماهەنگیەکی ئیداری و ناوچەیی و ئەمنی هەمیشە لە نێوانمانە هەیە. ئەو ناوچانە هەر ئەبێ بە پێی دەستور و تەفاهمی هەردوو لا چارەسەریکەین، چونکە ئەو ناوچانە زۆرینە کووردە خا کوردستانە بەڵام پێکاتەکانی تریشی تایە، بۆیە پێویستمان بە هەماهەنگیە. تقریبان ئەو هەماهەنگیە هەیە. کورد لە ساڵی 2003 سوودی لە دۆخی عێراق و ڕوخانی بەعس بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە کێشە لەسەرەکان وەرگرت و لە ساڵی 2017 بە ئاسانیە و ناوچانەی لەدەستدایەوە. بەڕای چاودێران کۆنتڕۆڵکردنەوەی و ناوچانە جارێکی تر بۆ کورد ئەستەمە گەر دەرفەتێکی گەورەی نێودەوڵەتی بۆ نەڕەخسێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.